بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێزان پرسیارێکی زۆرمان ئاراستە کراوە ئایا دەعامات چییە و بۆچی تەمەنێ گونجاوە بە کورتی دەعامات جۆرە ئامێرێکی تایبەتە دەیچێنین لە چووکی ئەو چارەخوازەی کە تووشی لاوازی سێکسی بووە و بۆ هەموو تەمەنێکیش گونجاوە بە مەرجێک پێویستی پێبێ دوای پشکنینی تەواو و پزیشکی پسپۆر بڕیار دەدات ئایا کام چارەخواز پێویستی پێێتی و کام چارەخواز پێویستی بەو ئامێرە نییە فەرموو چارەخوازێکمان هەیە ئێستا ئامێری دەعاماتی بۆ چەچێنین لەبەرەوەی تووشی لاوازی سێکسی بووە بۆ ماوەیەکی دوور و درێژ فەرموو. میهرەبانی دڵسۆزی و لێزانی